کەمی کارەبای نیشتیمانی و زیادبوونی نرخەکەی بۆ زیاتر لە 5 لەسەر شوێنە بازرگانیەکان نیگەرانی هاوڵاتیان و کاسبکارانی لە بازاڕەکاندا زیاتر کردووە. بەشێک لە هاوڵاتیان سەرنجی خۆیان بۆ پەیام دەخەنە ڕوو دەڵێن حکوومەتێک دوای 26 ساڵ حکومڕانی نەتوانێت کارەبا دابین بکات، چۆن دەتوانێت دەوڵەتێک بەڕێوە ببات. کارەبای بازارە زۆر خراپە، ینی ڕۆژەیە سعات و نیوە کارەبامان دەدەن ئەو پەڕی، نی ساعتێک نیوڕانان ئەم لەی ساعتێک نیوڕانان پاشەوەی دەکوژێت حتا دەگەینەوە پاش ئەسرێ، ینی پێش مەغریبیش ساعتێکمان دەدەنێ و تاو ئەگەرنا هەمووی مۆلدەیە. نرخەکەی گرانە زۆر ئێستا لەگەر پێشتر تقریبا 5 قاد و 6 قاد حساب. کارەبا باش نییە، بە هیچ نەوەکی باش نییە، یعنی ئەگە بەو گەرمایە باش نەبی بە پایزان هەنامانەوێ، بە پایزان فولە. ئەوەی ئێستا فرۆشتیتیانە مەسەرەن دەوروبەر و کەرکک و مووسر و عەسەب ئەقوالی ئەوەی کە لە ئیخبارە و شتێوا جێمان لێ دەبیتن با بدەنەوە مەکاکە با گرانترکەن. ئەدی ئەگە بەو گەرمایە نەماندنێ ئەدی بدەنە چێ کاکە ئەمە قەیدی ناکە، ئەدی هەیە مندارە، هەیە نەخۆشی هەیە پێویستی بە کارەبای فول هەیە، ئەدی ئەوانە چ بکەن. ئەمنیش وەبرێم و ئەمنیش وەنەرێم بە خۆیان دەزان داواکاری مەچیە، یعنی تۆزێک ڕەحمی بەوەی بکەن بەرەو سندوقی ڕفراندۆم دەچین هەنجین ئەو کاتی ئەمەش زەمیری خۆمان مرتا دەکەین کە چی دەکەین. کارەبای نیشتیمانی وڵی هەنەبێ باشترە، یعنی دێتەوە دەبڕێ 2 ساعتێ 3 ساعتێ 4 ساعتێ نازام ئەو کارەبایی کە بەرپرسەکان و بەرپرسە حکومی و حزبیەکان کە دیعاە بۆ دەکەن ئەو دەرێ 23 ساعت و نیو کارەبامانەیە ئەو دەرێ فەخر بە وڵاتەکەتەوە بکە و کارەبا 24 ساعتێ لە شوێ دەی نازام و کارەبا لەکوێیە بەس پێمان برێن لە شوێ تایمەش مارما بگوازینەوە بۆ ئەو شوێنەی یان هەستە یەکەشیان لە ئەمریکای دەڕێ ئێمە کارەبامان لە هەموو شوێنەکان دابین کردووە و حتا دەشی فرۆشین بە دەوروبەر نازان بۆ لەو ئەو میلەتە چی کردووە بۆ لێک وڵاتەوە بەڕێوە ناسی دێنێ ئەوانە دیعاە دەوڵەتی دەکەن با بە تۆرێمەک پێ بەڕێوە ناسی دەوڵەت چۆن ناوە بەڕێدۆست یعنی 26 ساڵە 27 ساڵە یعنی بە تو 20 ساعت 15 ساعت کارەبات پێدابین نەکرێتن ئەی دەوڵەت چۆن بەڕێوە دەبێ ئەوە بەو شێوەی دەوڵەت بەڕێوە بێ کارەبات پێچدان نەکرێتن کە یعنی بەسیترین شتەوڕۆ لای خۆیەوە وتەبێژی وەزارەتی کارەبای هەرێم داکۆچی لەو بڕیارە کردو بە پەیامی ڕاگەیاند لە سەرەتای ساڵەوە بڕیاری گرانکردنی کارەبا لەسەر دوکان و بازاڕەکان جێبەجێکراوە بۆ ئەوەی کەمترین کارەبا بەکار بهێنرێت تا بتوانرێت کارەبای زیاتر بدرێتە هاوڵاتیان. بە بازارەکان لە زۆربەی شوێنەکانە هەوڵە درێ بە ڕۆژ کارەبایان پێ بدرێ بە تایبەتی عەسران هەتا سەعات 8 شەو تا بازار قەپاتەوێ هەوڵە درێ ئەو ماوەیە کارەبایان پێ بدرێن. کارەبای پیشەسازی ئەوانە دەستکاری کراوە لەگەڵ کارەبای بازرگانی واتە مۆڵە ئیتر سەیدەلیەیە دوکانی پەقلاوەیە ئیتر هەر شتێک دێ ئەمانە کارەبای تجارین ئەمە لە مێژە تەصنیف کراون بە کارەبای بازرگانی ئەمانە بەڵێ تقریبا لە ساڵی تازەوە گۆڕانکاری بەسەر شارەکانیان هێناوە هاتووە هاوشێوەی عێراقی لێکراوە. ساڵ بە ساڵ ڕەوشی کارەبا لە هەرێمی کوردستان خراپتر دەبێت تا ئێستاش نەتوانراوە بڕە کارەبایەکی پێویست بۆ هاوڵاتیان دابین بکرێ. لە نوێترین هەنگاویشیدا وەزارەتی کارەبا نرخی کارەبای ناو بازاڕ و شوێنە بازرگانیەکانی بۆ 5 زیاد کردووە تا بە وتەی بەرپرسانی وەزارەت بتوانن چەند سەعاتێک زیاتر کارەبا بدەنە خەڵک و ماڵەکانیان. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.